بەڕاستی فیلمی ئاڵوودا فیلمێکی پڕچێژ و خۆش بوو و ئێمە لە سینەمای کەرکووک لە تایم سنتەر مۆڵ لێرە نمایش دەکرێ لە دوو کاتی جیاوازە لە 2:30 بەیانیەوە دەست پێ دەکا و نمایشی ترشمانەیە سعات 5:45 دەست پێکە و کاتی فیلمەکە 2 ساعات و چارەگێکە و ئێمە بەڕاستی لە شاری کەرکووک شانازی بەوە کەنکەوە خەڵکێکی زۆر هات و زیاتر لە 1000 پلیتمان فرۆشتووە و ئەم فیلمەش بەڕاستی شانازیێکی تری هەرێمی کوردستانە. فیلمی ئاڵوودا فیلمێکی تابڵەی تایبەتە. من وەکو بینەرێک چێژێکی زۆرم لە فیلمەکە بینی. فیلمێکە پڕاپڕ لە جوانیە، تەکنیک و پرۆفیشناڵی زۆر ورد و تایبەتی تیا بەکارهێنراوە، بە تایبەت وەک تەرانیکەوە ڕۆڵیان بینی و کارکتەر بوونە لە فیلمەکەیە. پێشووتر لە ئێمە لە ڕۆڵ و کارکتەری زۆر جیاواز بینیمانە، ئەمە وای کردووە فیلمەکە پڕچێشتر بێ. ئەو کەسانەی کەوا بینەرینین هیوام وایە بێن بینەری فیلمەکە بن و بەشدار بن. تەنها ئەو کەسانش ئەزانن چۆن فیلمەکە کە پێشووتر بینەری فیلمەکە بوونە دەستخۆشی لە هەموو کارکتەرەکان ئەەکەم. بەڕاستی فیلمێکە تایبەتە.